ئەوگۆرانیە بەداواکاری کاکە زێگر بەریتانیا پێشکەشە بە هەموو میوان عزیزەکان. یادگاری شوانم بوا با تاسەی دووری من یادگاری شوانم بوا با تاسەی دووری غەمی دڵێندا قوڵا بە کەس نادرێ سابووری غەمی دڵێندا قوڵا جێگیر نادرێ سابووری دڵی من وێڵە بێت و عزیزم سەردەمێکا دڵی من ژێت و وێڵە عزیزم دەوارم بەو دووریە دەڵێ گەڵای پاییزە داوەرم بەو دووریە وێڵ و شێت و حەزینە غەمی دڵگەڵێ زۆرە بە چاوانم دایبینە یادگاری شوانم بوا با تاسەی دووری من یادگاری شوانم بوا با تاسەی دووری غەمی دڵێندا قوڵا بە کەس نادرێ سابووری غەمی دڵێندا قوڵا جێگیر ناکرێ سابووری ڕۆژانێکا دڵی من وەکو جاران وانیە ڕۆژانێکا دڵی من وەکو جاران وانیە لێ دوێران کردم ئەزیز خۆشی دنیا فانیە ئیتر سارم هەڵدەگرم دەڕۆم لێرە بار دەکەم ئیتر سارم هەڵدەگرم دەڕۆم لێرە بار دەکەم غەریبی زۆر خۆشترە گەڵ تۆدا شاد بکەم من یادگاری شەوانم بوا با تاسەی دووری من یادگاری شەوانم بوا با تاسەی دووری غەمی دڵێندا قوڵا بە کەس نادرێ سابووری غەمی دڵێندا قوڵا بە کەس نادرێ سابووری